ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم و سەرەتاش بە سەردێڕەکان دەست پێکەین. سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆبووەوە و هەردوو لا جەختیان لەوە کردووەتەوە کە دەبێت کێشەکان بەپێی دەستور و یاسا چارەسەر بکرێت. گەشتیارێکی زۆر ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە و بەشێک لە گەشتیاران گلەیان لە کەمی خزمەتگوزاری لە شوێنە گەشتیاریەکاندا هەیە. بەهای تمەن بەرامبەر بە دۆلار لە بازاڕەکانی هەرێم بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەوە و وتەبێژی بازاڕی ئاڵوگۆڕی دراویش لە سلەیمانی دەڵێت خۆتان لە کڕینی بەدوور بگرن. ئەمریکا باجی سەر هاوردەکردنی مۆبایلی زیرەکی لابردوو لە هەرێمی کوردستانیش نرخی ئایفۆن 16 $120 بەرز بووەتەوە. ئەمڕۆ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بە سەردانێک گەیشتە هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی هەرێم کۆبووەوە. بەپێی زانیاریەکان چارەسەرکردنی موچە و کێشەکانی بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە سەردانەکەیە تاوتوێ کراوە. دوای کۆبوونەوەکەش نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاندووە لە کۆبوونەوەکەیە باس لە گرنگی کارکردن بۆ چارەسەرکردنی کێشەکان کراوە و لە ڕێی دەستور و یاساوە بە شێوەیەکە دادپەروەری و قازانج بۆ هەموو عێراقیەکان بەدەست بهێنێت. دواتر سەبارەت بەم سەردانی سەرۆک وەزیرانی عێراق زانیاری زیاتر وەرئەگرین، بەڵام پێش ئەوە باسی گەشتیاری و گەشتوگوزار لە هەرێمی کوردستانەکەین. ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستانەکەن. هاتنی گەشتیاران لە دەرەوە بۆ هەرێم هۆکاری جیاوازی هەیە، بۆ نمونە هەڵکەوتەی جوگرافی و ئەو بارودۆخە ئەمنیە باشە کە بەراورد بە چواردەور و ناوچەکە هەرێمی کوردستان هەیەی و چەندەها هۆکاری کە لەوانە هۆکاری بازرگانی و پزیشکی و هەتا دیکە. بەڵام لەم وەرزەیە بەهۆی کەشوهەوای لەبار و سروشت و ژینگەی جوانی کوردستانەوە ژمارەی گەشتیارانی ناوخۆییش بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەمانە هەمووی فاکتەری گرنگن بۆ جوڵانی ئابووری کاگەر بە پلان و بەرنامە ڕێک بخرێت ئەکرێت زیاترین سوودی لێ وەربگیرێت بۆ ئەوەی کاسبکاران و هاوڵاتیان بتوانن لە ئاستێکی بەرزا سوودمەند ببن لە ڕۆشتنی گەشتیاران بۆ ناوچە جیاجیاوەکانی هەرێمی کوردستان. گەشتیاری ڕۆڵێکی گرنگە بینێت لە گەشەی ئابووری وڵاتان، بە تایبەتی بۆ ئەو وڵاتانە کە ئابوووریەکەیان تاکڕەهەندە وەک ئێمەکە پشت بە نەوت ئەبەستین لە ئاستێکی بەرزاوە هیچی کەشمان نییە کە بمانەوێ ئابوووریەکەمانی پێ باش بکەین جگە لە گەشتیاری کە ئەڵەم هیچیکە. پەرەپێدانی پەرکەرتی گەشتیاری بازاڕە ناوخۆیەکان ئەبوژێنێتەوە، هەلی کارە ڕەخسێنێت، ئەبێتە هۆی بەرزبوونەوەی داهات و پەرەسەندنی پیشەسازیە بچووکەکان. ئەو وڵاتانەی توانستی سروشتی و مێژوویی و کولتوریان هەیە پێویستە ئەو هەلانە بقۆزنەوە بۆ گەشتیاریەکەیان بە پلان و ڕاکێشانی وەبەرهێنان پەرە پێبن، ئابوووریەکەیان لە تاکڕەهەندی ڕزگار بکەن هەتا پێش بکەون و بەرگەی ناسەقامگیریە جیهانیەکان بگرن. لێرە هەندە زانیاری زیاتر سەبارەت بە گەشتیاری لەسەر ئاستی جیهان و لە هەرێمی کوردستانیش وەرەگرین دواتر لەگەڵ میوانێکی زۆر باش گفتوگۆی زیاتر ئەکەین دەربارەی ئەم بابەتە کە بێگومان ئەتوانێت کاریگەریەکی یەکجار زۆر لەسەر ئابووری هەرێمی کوردستان دروست بکات و ڕزگارمان بکات لەو بارودۆخە نالەبارەکە ئێستێ هاوڵاتیان ڕوبەڕووی ئەبنەوە. ژمارەی گەشتیاران بە باسێکی جیهانی بکەین سەرەتا لەسەر ئاستی جیهان ساڵی 2024 1,400
ملیۆن کەس گەشتیان کردووە. ئەمانە گەشتیاری نێودەوڵەتین کە باسی ئەەکەین و لە کۆی بەرهەمی ناوخۆی جیهان سەدا 11 زیاتر لە سەدا 11 لە ڕێگەی گەشتیاریەوەیە و ئەو داهاتەیە کە لە ڕێگەی گەشتیاریەوە بۆ وڵاتانی جیهان دروست ئەبێت. هێزی کار لە کەرتی گەشتیاری ساڵی 2024 348 ملیۆن کار بووە. 348 ملیۆن کاری ڕەخساندووە. ڕەنگە لە هەر کارێکیشە چەند کەسێک خەریک بن و کار بکەن و ئەمە ژمارەیەکی یەکجار زۆرە لەسەر ئاستی جیهان. بە زانیاری زیاتر هەر سەبارەت بەم بابەتە وەربگرین. وڵاتان بە پێ ڕیزبەندی ئەوانی کە زیاترین داهاتیان هەبووە لە ڕێگەی گەشتیاریەوە بەم شێوەیە سەرەتا ئەمریکا لە ڕیزبەندی یەکەمایە بە جیاوازی لەگەڵ وڵاتەکانی تر کە 176 ملیارد دلار لە ساڵی 2024 داهاتی هەبووە لە ڕێگەی گەشتیاریەوە. ئەمانە وەک باسم کرد گەشتیارانی نێودەوڵەتی داهاتیان لە ڕێگەی ئەو گەشتیارانە کە لە دەرەوەی سنوورەکان ڕووی تێکردون. ڕەنگە گەشتیاری ناوخۆیەکە قەبارەکەی زیاتریش بێ. دواتر ئیسپانیایە کە 92 ملیارد دلار داهاتی هەبووە. بەریتانیا لە ڕیزبەندی سێمایە بە 74 ملیارد دلار. فەڕەنسا ساڵی 2024 69 ملیارد دلاری لە ڕێگەی گەشتیاریەوە دەستخستووە. ئیتالیا 56 ملیارد دلار لە ڕێگەی کەرتی گەشتیاریەوە داهاتی هەبووە. ئەم دوو وڵاتەش کە لە ناوچەکەیان و بە ئێمە ینی ئێمە لەگەڵم وڵاتانە ئاشنایی زیاترمان هەیە کەوایە شەرت نییە ئەم هەموو خێر و بەرەکەتە تەنها ڕوو لە وڵاتانە بکاکە پێشکەوتون. لە ناوچەکەی ئێمە شاهان ئیمارات 51.9 ملیارد دلار ساڵی 2024 لە ڕێگەی گەشتیاریەوە داهاتی هەبووە. لە ڕیزبەندیەکانی سەرەوەی وڵاتانی جیهانە و تورکیاش دیسانەوە لە ڕێگەی گەشتیاریەوە 49.5 ملیارد دلار داهاتی هەبووە. جا ئالێرەیە ئەتوانین شتێکی باشمان بۆ دەربکەوێ ئەگەر بڵین تورکیا لە ڕێگەی ژینگە و سروشتەوە ئەو هەلەی بۆ ڕەخساوە خۆ ئیمارات وڵاتێکی تەواو بیابانە، بەڵام دیارە بە پلان و بەرنامە کارێکی کردووە کە تەنها نەوت نەبێ بە سەرچاوی هەمیشەی و جێگیر بۆ ئەو وڵاتە. با زانیاری زیاتر هەر دەربارەی گەشتیاری وەربگرین. بەڵێ ئێستا باسێکی هەرێمی کوردستانی شەکەین. لە هەرێمی کوردستانیش ساڵانە ژمارەی گەشتیاران زیاد دەکات. گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستانەکەن. هۆکارەکەشی وەکو وتمان لەلایەک ئەو بارودۆخە سەقامگیرە ئەمنیەیە کە هەیەی لەلایەک ژینگەیەکی جوانی هەیە کە بە تایبەتی بۆ هاوڵاتیان لە پارێزگاکانی تری عێراق هەرێمی کوردستان سەرنج ڕاکێشە و جگە لەوەش بەهۆیەوەی کە بازاڕێکی باشی هەیە بۆتە شوێنی دەستخستنی کاڵای بیانی و هەندێک کەسیش تەنانەت بۆ بازرگانیکردن ڕووی تێکەن. گەشتیاری چەندین جۆری هەیە. یەکیان بازرگانیکردنە. هەرێمی کوردستانیش بارودۆخێکی لەباری هەیە بۆ ئەوە. چارەکی یەکەمی ساڵی 2024 1.5 ملیۆن کەس ڕووی لە هەرێمی کوردستان کەوتووە. 2023 ئەگەر لەوێوە بین سەیری بکەین ئەبینین کە بەردەوام ژمارەی گەشتیارانی هەرێم زیای کردو. ساڵی 2021 4 ملیۆن کەس بوون. 2022 6 ملیۆن کەس ڕوویان لە هەرێمی کوردستان کرد. 2023 7.2 ملیۆن کەس. کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان نزیکەی حتمما زیاتریش 100,000 هەلی کار ئەڕەخسێنێت کە ئەمەش دیسان سوودێکی گەورەیە بۆ ئابووری. هەرچەند ڕێژەی بێکاری کەمتر بێ ئابووری زیاتر بەرەو پێشەچێت و پلان هەیە، پلانێکی درێژخایەن هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە تا ساڵی 2030 ژمارەی گەشتیارانی هەرێم بگاتە 20 ملیۆن کەس. لێرەیە باسێکی ئەو ناوچە و شوێنە گەشتیاراناکەین کە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە. 3100 ناوچەی گەشتیاریمان هەیە لە هەرێمی کوردستان کە لەم ناوەیە 480 میوانخانە، 282 مۆتێل، 44 کۆمەڵگەی گەشتیاری، 935 ڕێستوران و خواردنگەی ینی خواردنگەمان هەیە، شوێنی خواردنی خێرا، 681 کافتریا و کۆمپانیا و نووسینگەی گەشتیاریش 509 کۆمپانیامان هەیە کە ئەمانش ڕۆڵێکی باشە بینن لە هێنانی گەشتیاران بە تایبەتی لە پارێزگاکانی تری عێراق. ئەگەر زانیاری ترمان هەبێت هەر سەبارەت بەم بابەتە بەڵێ. جۆری جیاوازمان هەیە، جۆری جیاوازی گەشتیاریمان هەیە کە گرنگترینیان ئەمانن، هەڵبەتە زیاتریشن لەم جۆرانە. گەشتیاری کولتوریمان هەیە، ژینگەییمان هەیە، تەندروستیمان هەیە کە بۆ کاروباری پزیشکی ڕوو لە شوێنێگەکەن،
گەشتیاری بازرگانی و خۆراکی و ئاینیمان هەیە. ئەگەر سەیری بکەین هەرێمی کوردستان زۆرێک لەم جۆرانە لە خۆیان بینێتەوە بەپێی ئەمانە بێت ئەتوانین بزانێکین کە توانستێکی زۆری هەیە بۆ پێدانی کەرتی گەشتیارێکە و هەر سەبارەت بەم بابەتەش ئەمانەوەی گفتوگۆی زیاتر بکەین. لێرە میوانێکی باشمان لەگەڵایە ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم. خاتو ئەمەل زۆر بەخێر هاتن سەرچاوم. زۆر سپاس. ئەمەوێ بەوە دەست پێ بکەم گەشتیاری هەرێمی کوردستان تا چەند توانیەتی هەتا ئێستا یارمەتی ئابوووریەکەمان بات. سەرتا زۆر سپاس بۆ ئەو زانیاریە پڕ بە سوودە و گرنگە کە سەرچاوی زانیاریەکان بۆ ئێمە گرنگە. هاوڵاتی لە گرنگی و بەهای ئەم سێکتەرە زیندووە تێبگە. بابەتەکە تەنها گەشتکردن نییە. ئاماژەیەکی جوانی ئەو شەژ وڵاتت باس کرد کە ئەم وڵاتانە لە ناو خۆیانە کێبڕکیان لەسەر دوو ئاستەیە. ئاستێکی یەکەمین ببن بە یەکەمین بۆ هاتنی گەشتیار بۆ وڵاتەکەیان. ئاستی دووەمی لەگەڵ زیادبوونی گەشتیارە ڕێژەی داهاتی وڵاتە بەرزە بێتەوە. لە دەستپێکی بابەتەکەی جەنابەت باست کرد کە باست لە داهات کرد. ئەو داهاتانە ئەژمار کراوە لەلایەن دەوڵەتانەوە کە لە ڕێگای بلیت و تکتی فڕۆکەوانی و ئەمانەی کە مۆتێل و هۆتێل و ڕیستۆرانت. ئەی ئەو کەسانەی کە هەلیکاریان لە ڕێگای ئەم کەرتەوە دەستکەوتووە، ئەی ئەو خەرجیانەی کە گەشتیارێک لە بازاڕە لە سەردانیکردنی بە وڵاتان لە کڕینی کەلوپەلەکان، ئەمەش بۆ خۆی جارێکی تر جگە لە هەلیکار بژانەوەی بازاڕی ئەو وڵاتەیە لە هەموو ڕووەکانەوە. بۆیە هەرێکێک لەو با بڵێن ڕێگەزە گەشتیارانەی لە وڵاتانە هەن بوونێتە سەرچاوی داهات بۆ وڵاتەکەیان. ئێمە لە کوردستان وەکۆی باست کرد چۆن دەتوانین ئەم سێکتەرە زیندووە بکەینە بنەمای سەرەکی بۆ وەکوی کە جەنابی کاقوبات دوێنێ و پێرێ لە کۆڕبەندی ئابووری دێڵفی ئاماژەی پێدا کە ئیتر نابێ ئاعتیماد بکەینە سەر تەنها نەوت، چونکە وەکو ئاماژەی پێکرد کە نەوت هاوڵاتیان و وڵاتیش بەرەو تەمەڵی و بەرەو لاوازیە بات. بۆچی؟ چونکە لە قۆناغێکە دەتوانێت سوودی لێ ببینی، بەڵام سوودەکە بەگشتی ناتوانانی هەموو کۆمەلگاکە بەگەڕ بخەی و توانا و دەستی کار و هەلیکار بڕەخسێنی بۆ هەموو لایەنەکان. بۆیە گەڕانەوە بۆ بەهێزکردنی سێکتەرە جیاوازەکانی کشت و کاڵی، بازرگانی، پیشەسازی، گەشتیاری دەمانگەێنێتەوەی کە ئەم سێکتەرە وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە ئایا سێکتەری گەشتیاری بەڕاستی سێکتەرێکە دەتوانێت جێگرەوەی ئەو سەرچاوە داهاتیە بێ کە لە ڕابردووە هەمان بووە. بەڵێ زۆر زیاتر دەتوانێت، چۆنکە ئەگەر تۆ لە یەک سەرچاوەوە داهاتت بۆ بێ لە سێکتەری گەشتیاریەوە لە چەند سەرچاوەیەکەوە داهات و دەرفەتی کارە ڕەخسێنی. بەشێک لەو داهاتە لە ڕێگای ئەو تکت و ئەو بلیتانەوەیەکە لە مۆزەخانەکان، لە شوێنە گەشتیاریەکان، لە فستیڤالەکان، لە فڕۆکەوانی، لە گەشتکردن، لە هۆیەکانی هاتوچۆ هەتا دوایی. بەشێکی دووەمی ئەوەیە ئەم گەشتیارێک کە دێت خەرجیەکی زۆر دەکات لە بازار، کەواتە تۆ دراوی قورس دەهێنیتە ناو وڵاتەکەتەوە و دراوی ناوخۆیی لە ناو خۆیە ئاڵگۆڕی پێەکەی. واتە لە جیاتی ئەوەی تۆ خەڵکی وڵاتەکەت زیاتر حتمما گەشتکردن نەک لە وڵاتی ئێمە لە هەموو دنیاشە گەشتکردن هەیە، بەڵام زۆرینەی وڵاتانی ئەوروپا، وڵاتانی خۆرئاوە، وڵاتانی ئاسیا دەیانەوێت گرنگی بەرگەشتیاری ناوخۆی خۆیان بدەن بۆی ئاڵوگۆڕی دراوی وڵاتەکەی لە ناو خۆیان ئاڵوگۆڕ پێ بکرێ. ئەم ئاڵوگۆڕی دراوە واکە کە تۆ ئەو خەرجیەی کە دەچی لە شارێکی تورکیا سەرفیەکەی ییت لە شارەکانی خۆت. ئێمە بە خۆشحاڵیەوە و سپاسی خەڵکی کوردستانی شەکەین لە ماوەی 3 ساڵی ڕابردوو پلانماندانا چۆن خەڵکی کوردستان ئاشنا بکەین بە ناوچە گەشتیارەکانی خۆمان. ئێمە جگە لە داهاتی ئەو گەشتیارانەی کە ساڵی پار 7 ملیۆن و نیو گەشتیارمان هەبوو و لەو 7 ملیۆن و نیوە لە 125 بیانی بوو، ئەم ساڵ دەمانەوێت ئەو ڕێژەی کە پار هەمان بۆ لە نێوانی جگە لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق پارێزگاکانی هەرێمی کوردستانی لە ناوخواانە، واتە لە سلەیمانیەوە دەچێتە زاخۆ، لە زاخۆ دێتە هەڵەبجە دەچێتە شوێنەکانێک. ئەمەلخان ڕاستە زۆر گرنگە، یعنی لە هەرکوێ کۆمەڵی خەڵک ڕوو بکاتە شوێنەکە بێتە سەرچاوێکی داهات بۆ هاوڵاتیانی ئەو شوێنە. بەس ئەمەلخانوک و باسمان کرد هەرێمی کوردستان توانستی ئەوەی تیا کە هەموو جۆرەکانی
گەشتیاری پەرەپێبات هەر لە تەندروستیەوە لە ژینگەیەوە لە کولتوریەوە ئایا پلانێک هەیە بۆی کە گەشتیاری ببێت بە سەرچاوەیەکی جێگیر و هەمیشەی وە تۆزە پشتبەستنمان بە ناوەند و بە نەوتیش کەم بکاتەوە؟ بە دڵنیاییەوە ئێمە لە پلانی هەر ساڵی کە ئاماژەتان پێدا لەو پلانی هەر ساڵێ ئێمە طبعاً ڕاستیەک هەیە کە تۆ کاتێک باز لە داهاتەکەی باز لە لایەنە ئابوووریەکەیەکەی ئەبێ بە بەرنامە و بە پلان بتوانی لایەنە پەیوەندیدارەکانی بەهێزکردنی ئەم سێکتەرە بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرن. ئێمە لە پلانی هەر ساڵیە لەگەڵ هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە پێیوەستن بە پێشخستنی سێکتەری گەشتیاری پلانەکانمان داڕشتووە. بۆ نمونە کە تۆ باسی هەلی کارەکەی باسی بەگەرخستنی توانای مرۆییەکەی پێویستە هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە لە پرۆگرامەکانی خوێندن لە توانای مرۆییەکانە ساڵ بە ساڵ ئاستی لێهاتووی و دەرچوانی پەیمانگا و زانکۆکان شایستە بن بە بازاری کار. ئەمڕۆ بازاری کار خواستی چی ئەوێت و چی داواکارێکی هەیە پێویستیەکانی و لێهاتوویەکان و تواناکانی بەگەر بخەی. ئێمە هەر جوڵەیەک لە هەر وەزارەتێک خزمەت بە سێکتەری گەشتیاریەکە واتە ئێمە ناوچەیەکین بەناوبانگین بە جگە لە سروشتە ناوازەکەی بەناوبانگین بە ناوچەی شوێنەواری ناوچەی مێژوویی پەرزگاکانمان ئاین و ئاینزاکانمان جگە لە شوێنە گەڕاوەکان ئاوی گەڕاو کە بۆ چارەسەری سروشتیە ئەمە جگە لەوەی شارە پزیشکەکانمان کەواتە بۆ هاتنی گەشتیاری زۆر بۆ مانەوەی گەشتیاری زۆر بۆ بەگەرخستنی ئەم سێکتەرە پێویست بە چییە؟ پێویست بە ڕێگاوبانی باشە واتە گەر وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتی شارەوانی چەند ڕێگاوبان بکە ئەوەندە خزمەتی بە سێکتەرە گەشتیاری و سێکتەرەکانی کە کردووە. لە فۆرمی گەشتیاریە ئێوە ئاماژەتان بە 6 فۆرمدا ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 15 فۆرم دەتوانێت وەبەرهێنانی تیا بکرێت. بۆ نمونە گەشتوگوزاری ژینگەیی گەشتوگوزاری شوێنەواری گەشتوگوزاری ئاینی کە ئاماژەتان پێدا گەشتوگوزاری سەرکێشی ئێمە ئەمڕۆ زۆرترین گەشتیاری بیانی دێتە کوردستان چالاکی سەرکێشی لە ناوچە شاخاویەکان ئەنجامەدات چالاکی ئاویمان هەیە بەڵێ ئێمە دەریامان نییە بەڵام ئەو بەنداوانەی کە لە هەرێمی کوردستانن و ئەو تافگانەی هەمانە و ئەو ڕێڕەوە ئاویانەی کە ئەڕوات هەموو ئەمانە بوونەتە سەرچاوەیەک بۆ چالاکی ئاوی کەواتە ئێمە پێویستمان بە ڕێگاوبانی باشە پێویستمان بە تیمی تەندروستی و هێڵەکانی گواستنەوە بە ئاسانترین شێوە بۆ ئەمانە هەمویان تون دەتوانی سێکتەری گەشتیاری پێشخەی دەبێ حکوومەت لە قۆناغێکە بۆ ماوەی چەند ساڵێک قوربانی بدا بە بەشێک لەو بەرپرسیارەتی کە هەیەی لە پێناوی کارابوونی کەرتی تایبەت واتە کرێکانی کەم کاتەوە لەسەر کەرتی تایبەت لێ خۆشببوون زیادکە باجەکان و ڕسوماتەکان کەم کاتەوە. من ویستم بێمە سەر ئەم بابەتە ئەمەلخان ئاماژەتان بە شتێکی زۆر باش کرد. باسیەوەتان کرد کە ئەبێ پێویستی بە ژێرخانە بەڕاستی پەرەپێدانی کەرتی گەشتیاری بۆ نمونە ڕێگاوبان و ئەوە. ئەکرێ پشت بەوە بەرهێنەران ببەسترێت ئایا بۆ ئەم بابەتە پلان هەیە بۆ ئەوەی کە هاندان بکەن بۆ بەرهێنەران کە بێن و بەرهێنان لە کەرتی گەشتیاری هەرێم بکەن بۆ نمونە لێ خۆشببوونیان بۆ بکەن بە شێوازی جۆرا و جۆر کرێکان لەسەر کەرتی تایبەت کەم بکەنەوە هیچ پلانێک هەیە بۆی وە بەرهێنان من لە زۆرێک لە لێدوانەکانمانە ئەڵێمە لە کۆبنەوەکانمانەوە بۆ ئێمە بە راپۆرتی شتاومانە لەگەڵ بەڕێوەبەرایەتە گشتەکانمانە ئێمە ئاڵین پێویستەکە پێوەەر هەبێ بۆ بازاری گەشتیاری واتە ئەو خەرجیەی کە لە پایتەخت هەیە لەوانەیە کەمتر بێت لە شارێکی وەکو ناوچە ئیدارە سەربەخۆیکی وەکو سۆران ڕاپەڕین هەڵەبجە گەرمیان هەتا دوایی شارەکان دەبێت پێوەری هەڵسەنگاندن بۆ داهاتیان بۆ ڕسومات و باجەکان دەبێت پێوەرێک بێت کە گونجابێت لەگەڵ بازاری ئەو شوێنە و دەرفەتەکان بۆ کارکردن بۆ لایەنە ئابوووریەکەی بەڵام ئەگەر بە یەک پاکێز سەیری هەموو پارێزگەکانی هەرێم بکەین یەک ئەستێرە تا 5 ئەستێرە ئەمە زیانێکی گەورە بە کەرتی تایبەتەدا و ئەو خواستە لەسەر کەرتی گەشتیاری کەمەکاتەوە بۆچی چونکە کەس بۆ خێر ینی هەر بووە بۆ هین نایکا چالاکی گەشتیاری کاتێک تۆ ئەتەوێت پرۆژێکی گەشتیاری ئەنجام دەی چاوت لە قازانجا و دەتەوێت بژێوی ژیانت لەسەر ئەم پرۆژەیە بەجێبێت ئەگەر حکوومەت لەم ئاستەیە قورسایەکانی لەسەر کەم نەکاتەوە ناتوانێت ئەم کەرتە گۆڕانکاریەکی جۆری لە چالاکیەکەی بکات
یاخود خزمەت گوزاریەکانی بەو ئاستە پێشکەش بکە کە هاوڵاتی یاخود گەشتیار ئارەزوویەکات. بۆیە پێویستمان بچیە پێویستمان بەوەیە ئێمە لە قۆناغی ڕاگوزەری جێگرتنەوەی نەوت و غازین بۆ سێکتەرە جیاوازەکان. کەواتە مادام ئێمە لە قۆناغی ڕاگوزەرین پێویستمان بەوەیە حکوومەت قورسایەکی زیاتر بخاتە سەرخۆی کری کارەبا، کری ڕسوماتەکانی، باجەکانی، ئەو دائیرانەی تر کە لە کەرتی گەشتیاریە زیاتر لە 9 دامەزراوەی حکوومەت داوای ڕسومات و کرێ و ناوی جیاوازمان هەیە. ئەم قورسایە کاتێکە یەخیتە سەر کەرتی گەشتیاری سەرمایە گوزاری کەمە بێتەوە تایە ئارەزوی کارکردن. بۆچی؟ چکە سێکتەری گەشتیاری لەگەڵەوەی کە دەرفەتێکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی هەیە، ڕاستەوخۆ لە ڕێگەی باج و ڕسومات و ئەو کرێیانەی کە وەریەگرین و ئەو تێلانە کە ڕاستەوخۆ هەرکردی تایبەت و حکوومەت وەریەگرێ، ناڕاستەوخۆ ئەو داهاتەیەکەی هێنینە وڵاتەکان کە تاکو و خاوەن پرۆژە و خاوەن هۆیەکانی هاتوچۆ و شوێنەکانی تر وەریەگرێ. ئەگەر تۆ دێخۆشببوون یاخۆت تێگەیشتن لە گرنگی ئەم سێکتەرە هەڵسەنگاندنێکی نەوەی بکەیت، تێگەشتنێکی زانستی با بڵێن لە ڕووی جەدوای اقتصادی ئەم پرۆژەیەوە هەڵسەنگاندنی بۆ بکەین، دەتوانین ڕەچاوی هەندێک تایبەتمەندی بکەیت کە بۆ نمونە پرۆژەیەک هەیە 4 ملیۆن دلار با بڵێن تێچۆکەی بووە یان سەرمایەکەی بووە، بیر لەوە بکەینەوە ئەم کەسە 4 ملیۆن دلاری خەرج کردووە. ئەوە باسی ئەوە ناکەین کە پرۆژەکانی وە بەرهێنان کە بۆ نمونە پرۆژەیەک 80 ملیۆن دلاری تێچوو بێ بە چەند ساڵم 80 ملیۆن دلارە وەرەگرێتەوە. کەواتە حکوومەت دامەزراوت پەیوەندیدارەکان دەبێت بیر لەوە بکەنەوە بۆ ئەوەی سەرمایە گوزاری زیادکەین لە کەرتی گەشتیاریە، دەبێت حکوومەت بەشێک لە مەسئولیەتی تێچوونەکە لە ئەستۆ بگرێت تاکو خاوەنی پرۆژە گەشتیاریەکان هەز بە ئاسایشی ئابووری خۆیان بکەن، هەز بەوە بکەن کە ئەم پرۆژەی ئەنجامیەدەن وەکو ئەرکێکی نیشتیمانی لە هەمان کاتیشە حکوومەت بەرپرسارەتی وەرەگرێت. ئەم خزمەت گوزاریانە بەداخەوە لە کوردستانە هەتا ئێستا ئێمە چاومان لەوەیە کە دەبێت زۆرترین پرۆژە ئەنجام بدرێت. بەڵێ حکوومەت ڕێگاوبان ئەگەیەنێ با بڵێن ڕێکارەکانی وەرگرتن و پێدانی مۆڵەت و ئاسایشی ناوچەکان و زۆر بابەتی تر کە بەرپرسارەتی هەڵگرتووە، بەڵام ئەمە بەتەنها کفایەت نییە بۆ خاوەن پرۆژەکان بە تایبەتی پرۆژە بچووکەکانی کە گەنجان دەرفەتیان بۆ ڕەخسە. ئەزانین کە گەشتیاری ئەو کەرتەیەکە ڕاستەوخۆ سوود بە هاوڵاتیان نەگەیەنێ. تۆ کە گەشتیارێکی زۆر ڕوو لە وڵاتەکە دەکا ڕێک بازاڕەکان ئەجوڵێ داهاتی خەڵک زیاد ئەبێ. باسیەوەتان کرد کە حکوومەت قوربانی بە ئەبینین کە پلانی درێژخایانیشمان هەیە بۆ کەرتی گەشتیاری، بەڵام وەکو ئێوە ئاگادار بن ئەسڵەن ئەو ئیرادەیە هەیە بۆ ئەوەی کە کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان پەرە پێ بدرێت یان ناتەنها پشت بە سروشتەکەی بەستراوە و کە بۆ نمونە لەم وەرزەیە گەشتیارێکی زۆر ڕووی تێکە ئەمێ بزانم کە بە دیاریکراوی ئەو ئیرادەیە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کە گەشتیاری بکرێت بە سەرچاوەیەکی داهاتی جێگیر و هەمیشەی بە دڵنیاییەوە. من زۆر لەوە دڵنیام کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەردوو بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاستەوخۆ لە هەموو بەشداریە نێودەوڵەتەکانیان و لە هەموو کۆبوونەوەکان جەخت لە 3 سێکتەری سەرەکیەکەنەوە کە سێکتەرەکانی گەشتیاری کشت و کاڵی، بازرگانی و پیشەسازیە. و ئەمە تەنها دروشم نەبووە بەڵکو بەرنامەی کاری حکوومەت لە کابینەی نۆشەوە بۆکە دەبێت پرۆژەکان و هەمەجۆرکردنی گەشتیاری. ئەگەر بەراوردێک بکەی خۆشت جەنابەت جۆن بەراوردێکت کرد لە هاتنی گەشتیار لە 2021ەوە ئێمە گەشتیارمان یعنی ئێمە 2020 گەشتیار 2 ملیۆن بوو، لە 2021 کردمانە 4 ملیۆن، لە 2022 بوو بە 6 ملیۆن، لە 2023 باشە بەو شێوەیە هاتینە پێشەوە. کەواتە ئەمە بە هاوکاری هەموو لایەنەکانە و ئێستا ژەگە تێبینی بکەی لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان خواز لەسەر دروستکردنی کۆمەڵگەی گەشتیاری زیادی کردووە، نەک تەنها هۆتێل و ڕستۆران. ئێمە سێ کە دەڵین هەمە جۆرکردنی گەشتیار دەمانەوێت گەشتیار پلانەکەمانەوەیە کە دێتە کوردستان کەمتر لە 10 ڕۆژ نەبێ، زیاتر بێت لە 10 ڕۆژ بۆ ئەوەی تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان بە چالاکی جۆراوجۆر ببینێ. واتە کە دێتە سلەیمانی جۆرێک چالاکی ببینێ کە دەچێتە هەولێر جۆرێکی تر و بە هەمان شێوە بۆ زاخۆ بۆ دهۆک. و ئەمە وای کردووە هەم گەشتیاری بیانی و هەم گەشتیاری ناوخۆیی ئارزووی ئەوە ئەکان ناوچە جیاوازەکان ببینێ. من زۆر دوێنێ و پێرە زۆر دڵخۆش بووم کە دەمبینی
گەشتیارێکی زۆر زۆر ڕووە کاتە ناوچە گەشتارەکان و ڕاگەاندن لێرەوە جێگەی سوپاسە کە دەستگەکانی ڕاگەاندن ڕۆلیان هەیە لە گواستنەوەی ئەم زانیاریانە هەم بۆ خەڵکو بۆ ئەوە بەس ئەمەش پێویستی بە کۆمەڵێک ڕێکاری ترە جگە لە حکوومەت کەرتی تایبەت دەبێ زیاتر لەوە لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە لە ڕووی هەمە جۆرکردنەکەەوە و بابەتێکی تر هەیە کە بەڕاستی لای هاوڵاتیان هێشتا وەکو پێویست بەرەو پیرچوونی بۆ نەهاتووە ئەویش پاک ڕاگررتنی ژینگەیە. اینجا من ویستم ئەم پرسیارە لە جەنابەت بکەم وەکو دوا پرسیار ئەمەلخان. کەرتی گەشتیاری چۆن ئەتوانێت هاوسەنگیەک ڕابگرێ لە نێوان پێشکەوتنی ئابووری لە ڕێگەی کەرتی گەشتیاری و خاوێن ڕاگررتنی ژینگە لەبەرەوەی کە بەڕاستی ئەوە لای ئێمە دیارە تۆزە پشتگوێ خراوە ئیتر لەلایەن هاوڵاتیانەوە بەیە هەرچی چۆن ئەکرێ ئەو هاوسەنگی ڕابگیرێت لە نێوان پێشکەوتنی ئابووری و پاراستنی ژینگە. هەستی بەرپرسیارەتی زۆر گرنگە لە مناڵێکەوە تا گەورەیەک ئەم هەستی بەرپرسیارەتی لە بەرجەستە بکەیت. دووەم دامەزراوە پەیوەندیدارەکانی شارەوانی پارێزگاکان قایمقام و بەڕێوبەری ناحیەکان پێویستە کات ڕێگە نەدەن چیتر خۆڵ و خاشاک لەسەر شەقامەکان کۆ ببێتەوە. من زۆر دڵگرانم لەوەی کە زۆر جار حاویەکە دانراوە خۆڵەکە ناکەنە ناو حاویەکەوە لە تەنیشتی حاویەکە خۆڵەکە دانێن و ئەم خۆڵەکە ئەمێنێتەوە پیسە بێت بۆنێکەوە بۆنەکەی بڵاوە بێتەوە جگە لە نەخۆشی و جگە لە مەترسیەکانی ژینگە. بەشێکی تر هەیە کە تۆ کاتێک سەیران کارانە ڕۆنە سەیرانە چنە گەشتێک ئەو کەلوپەلەی بەکاری هێناوە با کەلوپەلێک بێ کە دۆستی ژینگە بێت واتە چەند خۆش بوو ئەگەر بگەڕینەوەکو سروشتی خۆمان جارانە قاپەکان لە ماڵەوەمان برد و زۆر جار نەمانەشت دەمان هێنایەوە بۆ ماڵەوە ئەمان شت کەواتە تو ئەم نایلۆنا کە لە سەیران بەکاری هێنی و کە بەجێ ئەهێڵی لەوێ جگە لەوەی کە زیانت بە ژینگە گەیاندووە ژینگە کەشت پیس کردووە کەواتە ئەکرێ ئەم خۆڵ و خاشاکە حملێکی نیشتیمانی میدیایی بکەین هاوڵاتیان ئەم خۆڵ و خاشاکە لە علاگەیەکە بیهێنێتەوە لە بەردەمی ماڵەکەی شارەوانی بیبە. هێشتا ئێمە لە ڕووی وشیاری ڕاستی وشیاری ژینگەیمان لاوازە ئومێ دەکەین هەمومان ئیشەکەین لەسەرەوەی گەشت و گوزار بە پێی پێوەرەکانی ئێمە دەبێت بەکارهێنانەکان دۆستی ژینگە بن واتە لەو بەکارهێنانانەی ڕۆژانە لەگەڵ دروستکردنی چالاکیەکان ئەو ماتریاڵانە یان ئەو کەرەسانە بەکاربێنین کە دەتوانرێ دۆستی ژینگە بێ و لە ژینگە هیچ زیانێک نەگەێنێ دوور لەو شێوازەی کە زۆر جار چیمەنتۆ و بلۆک و ئەوانە کە دەگوازنەوە بۆ ناوچە شاخاوەکانیان بۆ گوندەکان بێگومان ئەمەلخانەگەر ئێمە کاوڵاتیانی هەرێمی کوردستان لە گرنگی گەشتیار و گەشتیاری بۆ ئابوووریەکەمان تێ بگەین قەت ئەو دیمەنە ناشرینانە ناحوکەنین هیوادارین بگەنینەوە ئاستە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس کە هاتن ئەرکتان کێشا بەخێر هاتن. باسیەوەمان کرد کە سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان دەربارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و هەروەها دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کۆبووەتەوە سەبارەت بەم بابەتە گەیلان سابیر پەیامنێرمان لە هەولێر لەگەڵمانە گەیلان سڵاوت لێبێ چێ زانیاریەکی نوێمان لایە دەربارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکان بفەرموو. زیریان سڵاتان لەبێت پێش ئەوەی باس بتمەنێ و ناوەڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆی محەممەد شیع سوودانی دەمێ باز لەوە بکەم سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی چوارەم جارە سەردانی هەولێر و هەرێمی کوردستان دەکات و ئەم ساڵیش یەکەمین جارە سەردانی هەرێم و شاری هەولێر دەکاتن کە لەوەتەی بووەتە سەرۆکوەزیرانی عێراقیانی وەگرە ڕاگەندراوەکەی نووسنگی ڕاگەاندنی سەرۆکوەزیرانی عێراق شاتووە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا کە لە سعات با بڵێن 11 پێشنیوە ئەوڕۆ لە ڕێگەی فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێرەوە هاتە یاخۆ با بڵێن گەیشتە شاری هەولێر و لەلایەن سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێکرا نووسنگی ڕاگەاندنی سەرۆکوەزیرانی عێراق ڕاگەاندراوەشی بڵاو کردوتەوە تێدا هاتووە لە کۆبوونەوەکانی ئەمڕۆدا باز لە پێکەینانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە و باز لەو باردۆخەی هەنووکەیە کە لە هەم هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە هاتووتە ئاراوە و
چۆنەتی دانانی میکانیزمێکی نوێ بۆ بەهێزکردنی ئەو بەهێزکردنی عێراق ناوخۆی عێراق بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئاڵنکاریانەی کە دێتە بەردەم عێراق بەگشتی ئەمە باس کراوە لە ڕاگەاندراوەکەی نووسنگی سەرۆکوەزیرانی عێراق بەڵام ئەوەی هەیە ئێمە دەزانین ئەمڕۆکە لە کۆبوونەوەکان کە لە سەعات 11 تاوەکو 3:30 دوای عەسر کۆبوونەوەکان درێژەی هەبووە باس لە چەند بابەتێکی گرنگ کراوە کە بە تایبەتیان ئەوانەی کە پەیوەندیەکانی باشترین پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراالی هەبووە پرسی موچە و بودجەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کراوە باز لە ئامادەکاریەکانی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق کراوە کەوا بڕیارە لە 11 ئەم ساڵدا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت زریان ینی محەممەد شیع سوودانی نیازی ئەوەی هەیە کە ئەم ساڵ لە هەڵبژاردنەکەی ئەم ساڵی پەرلەمانی عێراق جارێکی دیکە خۆی بەربژێر بکاتەوە لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە جارێکی دیکە ببێتەوە سەرۆکوەزیرانی عێراق بووە دەیەوێتن ئەم سەردانەی بۆ هەرێمی کوردستان دەیەوێتن لە ئێستاوە پاڵپشتی هێز و لایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەدەست بێنێت بۆ ئەوەی لە دوای هەڵبژاردنەکان پاڵپشتی ئەو باڵێن سەرۆکوەزیرانی ئێستاکەم بۆ ئەوەی جارێکی دیکە بێتەوە بە سەرۆکوەزیرانی عێراق پرسێکی دیکە کە زۆر گرنگ بوو لەم سەردانێ باس کراوە باسی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کرا لە ڕێی بەندەری جیهانەوە یانێ لە ماوەی ڕابردووش کە بڕیاردرا جارێکی دیکە نەوتی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکرێتەوە هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت کۆمپانیای سۆمۆ و حکوومەتی تورکیاش ڕازی بوون و لاریان نییە لەسەر هەناردەکردنەوە و دەستپێکردنەوەی جارێکی دیکەی نەوتی هەرێمی کوردستان بەڵام ئەو کێشانێک کە لە ڕابردوو بۆ با بڵێن هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان هەبوون بووبوونە وەربەستاوکە ئێستا کێشەکان ماون یەکێک لە تەوەرە گرنگەکانی کۆبوونەوەکەی ئەمڕۆی محەممەد شیع سوودانی لەگەڵ بەپرسانی هەرێم باز لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کراوە و دواتر تاوکو سعات 4 سەرۆکوەزیرانی عێراق لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر بوو دواتر دوای سعات 4:30 لە ڕێگەی فڕۆکخانی دەوڵەتی هەولێرەوە هەرێمی کوردستانی بۆ بەغدای پایتەخت جێهێشت. باشە گەیلان سابیر پەیامنەری کورسات نیوز لە هەولێر زۆر سپاس کە لەگەڵمان بوون. باسی نرخی مریشکتان بۆ بکەم چەند ڕۆژێکە نرخی مریشک لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ڕوو لە دابەزینە سەرۆکی کۆمەڵەی کێڵگە پەلەوەریەکان ئەڵێت هۆکارەکەی داخستنی ڕێگەکانی خواروی عێراقە و لە ئەگەری چارەسەر نەکرانیە خاوەنی کێڵگە پەلەوەریەکان زیانمەند دەبن. ئێستا بە نزیکەی کیلۆیە گۆشتی مریشکی سپی بە 2750 دینارە و لە چاو ڕۆژانی پێشوو نزیکەی 1500 بۆ 2000 دینار دابەزیوە. لە نێو دەیان ڕەنگی جیاوازی پەلەوەرەکان چەندها ئەم پەلەوەرە سپێ نرخی ناجێگیرە. مریشکی ناسک چاکە بەرهەمی نێو بازاڕەکان کە بەرهەمی دەرەکی تێدا نییە. کەچی هەر جارە و نرخێکە و لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تەواوەتی ڕووی لە دابەزین کرد. جۆرێک لە ڕۆژانی پێشوو نرخەکەی لە 3500 بۆ 4000 دینارەوە دابەزی بۆ زیکەی 2100 دینار. تاکاتی ئامادەکردنی ئەم راپۆرتەش نرخی کیلۆیەک مریشکی ناسک 2750 دینارە. سەرەڕای دابەزینی نرخەکەی بازاڕیشی بێ بازاڕیە. فرۆشیارانیش دەڵێن هەرچەندە نرخەکەی بە تەواوەتی دابەزیوە بەڵام خواز لەسەری زیادی نەکردووە. من عسەجەولە خەڵ لە بازاڕانیە نایخۆن. بە شەرتێکیش کە دابەزیوە ئێستا لە جەژ ناچووە 4000 3.5 4 ئێستا بە 2750 تا 3000 بەس مشتری نییە بازار نییە هیچ تێپارە ناکە لەم کاتە مریشەکە ئەمڕۆ بە 2750ەوە بازاڕەکە کەسیتیان. لە هەرێمی کوردستان 1950 پرۆژەی کێڵگەی پەلەوەری بوونی هەیە. پێویستی هەرێمی کوردستان بۆ گۆشتی مریشک ساڵانە 145,000 تۆنە. بەڵام ڕێژێ بەرهەمهێنان لەم پرۆژانەدا ساڵانە نزیکەی 400,000 تۆن گۆشتی مریشکە. بەمەش 255,000 تۆن بەرهەمی ناوخۆ پشت بە هەناردەکردن بۆ بازاڕەکانی دەرەوە دەبەستێت. کێشەیەکیش لە هەناردەکردنیدا دروست بێت دەست بەجێ نرخەکەیدا دەبەزێت و بە وتەی سەرۆکی کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکانی زیانمەندی سەرکی خاوەنی کێڵگە پەلەوەریەکانن.
حکوومەتی بەڕێز حکوومەتی ئازیز وەرە پێشەوە نرخێکمان بۆ دیاریکە با لەسەر هاوڵاتیان گران نەبێ با ئێمەش هەموو ڕۆژە لە زەرد و زیاندا نەبین. ڕێگاکە لەلایەن بازگەکانی حکوومەتی عێراقیەوە گیراوە. ئێمە لەگەڵ برا ئەندام پەرلەمانەکانمان نێزیکەی 5-6 مانگ زیاترە لە هەوڵ و تەقەلایەکی زۆر داین تا ڕۆژی پێنجشەمەژ من قسەم لەگەڵ برا ئەندام پەرلەمانەکان کردەوە کە جەلەسەی پەرلەمانی عێراق بکرێتەوە و خۆمە چم بۆ بەغا بشکم بتوانین کێشە و گرفتەکان چارەسەرکەین. بەوتی خاوەنی کێڵگەکان هەر کیلۆیە گۆشتی مریشک 2500 دینار لەسەر خاوەن کێڵگەکان دەکەوێت. لە هەرێمی کوردستانیش بازاڕی سەرەکی ساختکردنەوەی مریشکی کێڵگە ناوخۆییەکان بازاڕەکانی خواریەوە. هەرچەندە نرخ کاریگەری تەواوی هەیە لەسەر بازاڕەکان، بەڵام دابەزینی ئەم جارەی نرخی مریشکی سپی بازاڕی مریشک فرۆشانی گەرم نەکردووە و بە وتەی خۆیان پێنەدانی موچە و دواکەوتنی چەندێک نرخی مریشکدا بە بەزێت ناتوانێت جۆش و خڕۆشدا بە بازاڕەکان. ئەمیر محەممەد کورساد نیوز سلێمانی. با بچینە لای بەهای دراوەکان بزانێکین ئەمڕۆ بەهای دراوەکان و نرخی کانزاکان لەوانە زێڕ و نەوت چ گۆڕانکاریەکیان بەسەرا هاتووە. بەڵێ دینار بەرامبەر بە دۆلار نرخەکەی جێگیرە باشە، بارودۆخێکی باشی هەیە 100 دلار ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 148,150 دینار بوو سەبارەت بە پاوەن، 100 پاوەن بە 190,000 دینار بوو ئەمڕۆ لە بازاڕەکانی کوردستان. پاوەن 130 دلاری تێپەڕاندووە، نزیک بووەتەوە لەو بەرزترین ئاستی کە 6 مانگی ڕابردوو تۆماری کردبوو. هۆکارەکەشی ئەوەیە کە گەشەی ئابووری لە بەریتانیا لە مانگی دووە 5 هێندە زیادی کردبوو، 5 هێندە زیاتر لە چاوەڕوانیەکان زیادی کردبوو. هەموو کەرتەسەرەکیەکانیش لەو گەشەی ئابووریە بەشدار ببوونەوە بۆ هۆی بەرزبوونەوەی پاوەن و 100 پاوەنیش بە 130 دلار و 82 سنتە. سەبارەت بە یۆرۆ 100 یۆرۆ بە 165,750 دینارە. یۆرۆ بەرامبەر بە دۆلار بەرز بووەتەوە. یۆرۆ پاوەن هەردووکیان بەرامبەر بە دۆلار بەرز بوونەوە. یۆرۆش بەردەوامە لە بەرز بوونەوە بۆ یەکەم جار لە ساڵی 2020ەوە 114 دلاری تێپەڕاندووە 100 یۆرۆ و ئەمڕۆ هەڵبەتە بە کەمتر لەو بڕا مامەڵی پێوەکرا 100 یۆرۆ بە 113 دلار و 88 سنت بوو و سەبارەت بە لیرەی تورکی بە 3900 دینار مامەڵی پێواکرێت و لیرەی سووریش 1 ملیۆن لیرەی سووری بە 143,500 دینار ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان مامەڵی پێوەکرا. بە زانیاری زیاتر وەربگرین هەر سەبارەت بەم بابەتە. سەبارەت بە زێر بارودۆخێکی زۆر جیاوازی هەیە، هەموو ڕۆژێ شۆکمانەکات. ئەمڕۆ ئۆنسەیەک زێر بە 3238 دلار بوو. ئەمڕۆ بازاڕە جیهانیەکان داخراون، بەڵام ڕۆژی ڕابردوو زێر ئاستی پێوانەی نوێی تۆمار کرد. ئۆنسەیەک زێر دوێنێ گەیشتە 3245,000 دلار. ئێستا تۆزێ بڵین 3245 بەڵێ ئێستا 3238 کەمێک دابەزیوە. هیچ ئەوە نییە کە هەست بە دڵخۆشی بکەی پێ دوابێ کە زێر دابەزیوە لە بەرەوەی کە زۆر کەم بۆ دابەزینەکەی. هۆکارەکەی لەلایەک دابەزینی دۆلار بووە و لەلایەکی کەش ئەو جەنگە بازرگانیە کە لە ئارایە سەرڕایەوەی کە ئەمریکا باجە گومرگەکانی سەر 75 وڵاتی هەڵپەسار، بەڵام باجەکانی سەر بەرهەمە چینیەکانی لە ئاستی 145 بەجێگیری هێشتەوە. چینیش وتی گوێ ناداتە کاردانەوەی ئەمریکا و باجەکانی سەر بەرهەمەکانی ئەمریکای گەیاندە 125 مسقالێک زێر ئایارە 21 بە 680,000 دینارە. لە بازاڕەکانی هەرێمی کوردستانیش دیارە بەرزبوونەوەی زێر ئەبێتە هۆی ینی بەرزبوونەوەی نرخەکان لە بازاڕە ناوخۆیەکانیش. یەک بەرمیل نەوتی خاوی برند بە 64 دلار و 65 سنت بووە و نەوتی تەکساسیش یەک بەرمیل نەوتی تەکساس بە 61 دلار و 43 سنت مامەڵی پێوەکراوە. ئەمڕۆ لە بازاڕە جیهانیەکان دیارە نەوت بەهۆی ئەم جەنگە بازرگانیەوە بە پێچەوانەی زێڕەوە کاردانەوەی هەبووی نرخەکەی دابەزێت. جگە لەوەش ئۆپێک پلاسیش بەرهەمهێنانەکەی بەرزەکاتەوە. ئەوش نیگەرانی دروستکرۆلەوەی کە زیادەی بەرهەم هەبێت، تەوازنی خواست و خستنە ڕوو نەمێنێت. هەر سەبارەت بە بەهای دراو
ئەم جاریان تمەن ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە بۆ ئێران و ئابووری ئێران بێگومان بەهای دراوەکەشی ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە بووی بەهۆی ئەو کۆبوونەوە کە لە عمان بەڕێواچێت بێگومان ئەمڕۆ بە دیاریکراوی یەکلاکەرەوە نابێت بەڵام تا ڕادێک ڕەنگە دەری بخات کە ئاراستەکە بەرەو کوێ ئەڕواجا تمەنیش لە بازارەکانی هەرێمی کوردستان مامەڵێکی زۆری پێواکرێت بۆیە پەیامنێرمان دنیا ماجد دەربارەی دۆخی تمەن پرسیاری لە جەبار گۆران و تەبێژی بازاری ئاڵوگۆڕی دراوی سلێمانی کردووە ئەڵێت لەم کاتەیە ئەوەی شارەزایی نییە با نەچێت بەلای مامەڵی تمەنە نەیکەن بە دەردەکەی لیرەی سووری بابی نەریبین. ئەم دقی کەرەگە بەڕێسانە قساکەین تمەنی ئێرانی بۆ مەبەستی حواڵە تقریبا بە 98 مامەڵی پێوەوە تا $100 لە بەرامبەر 9,800,000 تمەنی ئێرانی ئەوەی کاشە فەیس و فەیس بڵین دەست مامەڵی پێوەکرێت تقریبا $100 لە بەرامبەر 8 ملیۆنی ئێرانی بڵێ مامەڵی پێوەکریان تەمەنەوەش دەرئەنجام و دەرهەویشتەکانی بڵین دانیستانەکانی ئەمڕۆ دانیشتەکانی ئەمڕۆ بۆ لێک تێگەیشتنە باشە بۆ دڵنیابوونە لەسەر دانیشتێکی تر چونکە ئەو خۆی کە ئێسا لە بەشێک لە دەستگاکانی عەلامی جیانە بڵاو بۆتەوە کە چەند داواکاریەک هەیە لەلایەن ئەمریکاوە بە تایبەت واسێنان لە دۆسەی ئەتۆمی ئێران کە ئێران ئایا دەستبەردارە بیان دەستبەردار نابێت باشە وان نیەت پاکی هەردوو لە واتە ئێستا تەنها و تەنها دانیشتەکە لە چوارچێوەی لێک تێگەشتنە نەگەوی بڕیار بدرێت لەسەر ڕێکەوتن ئەمانە بەڵام خۆی بۆ خۆی بەهای دراوی ئەو وڵاتە پەیوەستە بە خودی ئەم دانیشتنەوە کە خۆی بۆ خۆی لە ڕووی تەوقعات و لە ڕووی ئەکسپێکتی خەڵکەوە وایە کە ئەگەر هەر دانیشتن بێ واتە لێک تێگەشتن واتە ڕێکەوتن بۆیە ڕەنگە لە قۆناغیەکەمە فلاشێ بەتمەنی ئێرانی کاتمەنی ئێرانی بەرزکاتەوە ڕەنگە کە خواستێکی خێرا لە ستمەنی ئێرانی دروست بێ بەڵام ئەگەر پێمان وابێ دەکات تمەنەگەڕێتەوە بۆ دۆخی جارانی بەڕاستیەوە هەڵەیە من هەمیشە قسەم کردووە بەڕاستی لەم دۆخ و هەلومەرجای هیچ پێویست ناکە نەم تمەن بکڕن نەبەفرۆشن هەوەکو هاوڵاتی ئەوەی کە شارەزاییتیانە ئەوەی کە ئەزممویتیانی خۆی لەم ئەمە نایە لەم مامەڵەکردنە نایە باوکو مەسەلەی لیرەی سوورەکەی لێنێت بۆتان ئاگادارە من لە سەدەمی لیرەی سوورەکە یەک کۆنگری ڕۆژنامەوانیم کرد بۆ هەچی دەستگاکانی عەلامی هەرێمی کوردستان قسەم کرد تکام کرد کاکە مامەڵە بە لیرەی سووری مەکەن ڕاستە ئێستا ڕژێمی ئەسەد ڕووخاوە بەڵام ئەگەر پێمان وابێ لیرە وەکو پێش 2012 لێتەوە بەڕاستیمە هەڵەیە ئەو بوو کاکە خەڵکی زۆر ڕوبەڕووی زەرەر و زیان بووە باشە بەڵام ئەلحەمدولیلا تا ئاسێکیش خەڵک گوێی لێگرتینەوەی کە گوێی لێگرتین بەڕاستی بە دوور لەو زیانانە بۆ تمەنی ئێران شەرواڵم چونکە لەوانەیە ئەم ماوەیە هەڵبەز و دابەزی زۆر بکات باشە لەبەر ئەوە پێویست ناکە هاوڵاتیان خۆیان بن لەم گەمەیە کە دوجار بە زەریرێکی زۆر لە بازارەکان بڕۆنە دەرەوە فشارەکانی ئەو پەڕی سزای ترامپ بۆ سەر ئێران ئەو وڵاتی ناچار کرد کە ئەمڕۆ لە عمان بچنە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ ئەمریکا و هەر بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هەتا ئێستا چاوەڕوانیەوە بوون کە ئەکرێیان ناکرێت بڵاوبوونەوەی هەواڵە بۆ هۆیەوەی کە تمەن هەندێک بەرز ببێتەوە خۆشببینیەکی لە بازاڕا دروست کرد بەڵام سەرڕای هەموو ئەم بەریەکەوتنانە ئێران و ئەمریکا بەردەوام پەیوەندێکی بازرگانی کەمیان هەر هەبووە بێکەوە لێرەیە سەرنجی ئەو پەیوەندیە ئەین لە دوومانگی سەرەتای ساڵی 2025 قەبارەی بازرگانی ئێران و ئەمریکا 7.5 ملیۆن دلار بووە کە دابەزیوە بەراورد بە دوومانگی سەرەتای ساڵی 2024 لە 145 دابەزیوە ساڵی 2024 گەشەی کرد بەراورد بە 2023 لە 170 گەشەی کرد هەناردەی ئەمریکا بۆ ئێران 6.9 ملیۆن دلار بووە لە دوومانگی ڕابردووە دوومانگی سەرەتای ئەم ساڵ لە 129.8 دابەزیوە و هەناردەی ئێرانش بۆ ئەمریکا 600,000 دلار بووە تەنها و لە 171.4 دابەزیوە با زانیاری زیاتر هەر دەربارەیەم بابەتە وەربگرین. ساڵی 2024 بە گشتی قەبارەی بازرگانی و دووڵاتە 97 ملیۆن دلار بوو دیارە ئەم قەبارە بۆ ئاڵوگۆڕی بازرگانی دووڵات زۆر نییە بەڵام وەکووتمان هێشتا ئەو ئاڵوگۆڕە هەبووە کای تەرازوەکە بەرەو ئەمریکایە زیاتر ئەمریکا هەناردەی هەبووە 90.8 ملیۆن دلاری بۆ ئێران هەناردە کردووە و هەناردەی ئێران بۆ ئەمریکا لە کۆی ساڵی 2024 تەنها 6.2 ملیۆن دلار بوو ئەو بابەتانە کە ئەمریکا هەناردەی کردو بۆ ئێران دەرمان و کەلوپەلی پزیشکی و پارچەی ئۆتۆمبیل بووە بەڵام ئێران فەرش و ڕاخەر و هەندێک خۆراکی کە تایبەتە بە ئێران لەوانە زعفەران و بستە و ئەو شتانەی ناردووە بۆ ئەمریکا و کورتێنانی بازرگانیەکەش بۆ ئێران 84.6 ملیۆن دلار بووە. زانیاری زیاترمان هەبێت سەبارەت بەم بابەتە پێش شۆڕشی ئیسلامی ئێران یەکێک لە گەورەترین هاوبەشەکانی ئەمریکا بووە ساڵی 1970 ئاستی
هاوردەی ئێران لە ئەمریکاوە 3 ملیار و 700 میلیۆن دلار بووە و هەناردەکەی بۆ ئەمریکا 2 ملیار و 900 میلیۆن دلار بووە. ساڵی 1970 هاوردەکە بۆ 300 میلیۆن دلار دابەزیوە و هەناردە بۆ 64 میلیۆن دلار. 1991 هاوردە گەیشتووەتە 750 میلیۆن دلار و هەناردە بۆ 13 میلیۆن دلار. ساڵی 2010 188 میلیۆن دلار هاوردە و 79 میلیۆن دلار هەناردە بووە. بەردەوام دابەزیوە، ئاستەکەی زۆر کەمە و لە ڕیزبەندیەکانی خوارەوەی هاوبەشە بازرگانیەکانی ئەمریکایە ئێران. بەڵام وەکوتمان دوای بڵاوبوونەوەی هەواڵی دانوستانەکان تمەن بەرامبەر بە دۆلار بەرز بووە. دیارە بازاڕەکانی ئێران کاردانەوەیەکی باشیان هەبوو بۆ کۆبوونەوەکە. سەبارەت بەم بابەتە لە تارانەوە سامان سلێمانی لەگەڵمان ئامادەیە. سامان سڵاو لێبێ. دیارە دوێنێ تا دوێنێ بازاڕەکان لە چاوەڕوانی ئەم دانوستانەیە بوون. ئەمڕۆ کە کاردانەوەی بازاڕەکان چۆن بوو باسێکی تمەنمان بۆ بکە بەرامبەر بە دۆلاریش. زریان سڵاوت لێبێ. ڕاستیەکەیەوەیە کە لە ڕۆژی سێشەمەوە کە یا لە دووشەممە شەوە کە دۆناڵد ترامپ سەرەتا و دواتریش وەزیری دەرەوە ئێران دانوستانەکانیان پشتڕاست کردەوە. تام لە حەزە من لەگەڵ تۆ قسەکەم زیاتر لە سادە نرخی تمەن بەرز بووەتەوە کە بەشێکی زۆری هەر لە دووسێ ڕۆژی یەکەما ڕوویدا، زیاتر لە سا 6 و 7 تا ڕۆژی پێنجشەممە ڕوویدا و ئەمڕۆژ دیسان نرخی تمەن بەرز بووەوە. ئێستا چوەتە کاناڵی ئەوەی کە لە بازارە باسەکرێن نزیکەی 95,000 تمەن و تەنانەت ئەوترێ لەوانەیە ئەمشەو 94ش بەخۆی ببینێ، هەرچەند دراوی دیجیتال یان تێتر 94شی تێپەڕانووە و چاوەڕوان ئەکرێ ئەم شەو دیسان بە پێی هەواڵانە کە بڵاو ئەبێتەوە ئەزانین تا ئەم لەحەزە هەم بەرپرسانی عومان، هەم وەزیری دەرەوەی ئێران و هەم لایەنی ئەمریکایی کە لە عومان بوون تیمی دانوستانکار وتویانە دانوستانەکان ئەرێنی بووە، هەموو ئەمانە کاریگەر بووە لەسەر بابەتەکە. هەواڵێک هەیە ئەوترێت کە لەوانەیە ئەم شەو دۆناڵد ترامپ لەسەر دانوستانەکانی ئەمڕۆ قسە بکە، ئەگەر بێت و قسەکانی دۆناڵد ترامپیش بە هەمان شێوەی ئەو سێلایەنەی پێشوو ئەرێنی بێت، دیسان ئەگەری هەیە کاریگەری بخاتە سەر بازار. بەڵام هەروە کە پێشتریش بە درێژایی چەند ساڵی ڕابردوو باسمان کردووە بازاڕی دراوی ئێران ئەوەنە کە لەژێر کاریگەری بابەتە سیاسیەکاندایە، لەژێر کاریگەری فاکتەرە ئابوووریەکاندا نەبووە تا ئێستا. بۆیە لە ئێستاشدا هەر جۆرە هەواڵێک تەنانەت هەواڵێکی ناڕاستەوە خۆیان نادروستیش ئەتوانێت بۆ ماوەی لەسەر بازار کاریگەری دابنێت. بەڕاستی ئەمە شوای کردووە کە خەڵک خۆیان لە مامەڵەکردن بپارێزن تا ڕادەیەکی زۆر و بازارەکان وەستاوە، هەموو بازارەکان وەستاوە لە ئێستادا چاوەڕوانی تا ڕادەیەک خەڵک بزانن سەقامگیریەک بە بازارەوە ئەبینرێ یانەوە ئایا لە ڕووداوەکانی چەند ڕۆژی داهاتوو دیسان ئەو ڕەوتەی سێ چوار ڕۆژی ڕابردوو سەقام گیر ئەکەن یانەوە ئەبێ خەڵک بەڕاستی لە ئێستادا بە مامەڵەکردن بە تەنانەت بە دولاریش لە بازارەکانی ئێران و بەتمەن زۆر وشیار بن و ئەمە لایەنە پەیوەنددارەکانیش تا ڕادەیەکی زۆر ئەتوانم بڵێم باسییان کردووە. بەڵام خاڵی گرنگ ئەوەیە کە ئەگەر بێت و ئەم دانوستانانە نێوان ئەم ئێران و ئەمریکا شتێکی کۆنکرێتی لێ بکەوێتەوە وەکو لە دەرەوەی هەواڵە سیاسیەکان و خودی بابەتە دەرونیەکە شتێکی کۆنکرێت بێتە دەرەوە و ڕێککەوتن لەسەر بابەت لێ بکرێت لە هەفتەکانی ڕابردوودا بە دڵنیایەوە ئەتوانێت لەسەر بابەتی نرخی تمەنی ئێرانی کاریگەری بەرچاو دابنێ. بەڵام بە دڵنیایەوە خاڵی کۆتاییەوەیە کە ئەگەرێکی زۆر کەمەکە تمەن دیسان نرخەکانی بۆ نمونە شەشمانی ڕابردوو بەخۆیەوە ببینێ، بۆ نمونە دولاری بێ بە 6,000 تمەن. بەڵێ سامان سلێمانی پەیامنێری کورسات نیوز لە تارانەوە زۆر سپاس کە لەگەڵمان ئامادە بوون. بەپێی ڕێنمایە نوێیەکانی ئەمریکا بۆ سەپاندنی باج هاوردەکردنی ئامێرە ئەلکترۆنیەکان لەوانە مۆبایلی زیرەک و کۆمپیوتەر لە چینەوە باجی ناخرێتە سەرواتە ئەو باجە گومرگیانەی کە لە ڕۆژی 9 مانگەوە چوە بواری جێبەجێکردنەوە و دواتر بڕیاردرا بۆ ماوەی 90 ڕۆژ ڕاگیرێ ئەم ئامێرانە ناگرێتەوە. باجە گومرگیەکانی ترامپ هەر بە هەواڵەکەی کاریگەری لەسەر نرخی مۆبایل لە هەرێمی کوردستانیش دروست کرد. فرۆشیارێکی مۆبایل لە هەرێمی کوردستان ئەڵێت دوای بڕیارەکەی ترامپ بۆ سەپاندنی باجی گومرگی نرخی ئایفۆنی 16 120 دلار بەرز بووە. هاوڵاتیانیش لە ترسی بەرزبوونەوەی زیاتر ئێستا ئایفۆن 16 ئەکڕن. مۆبایل ئایفۆن 16 وانە لەگەرەوە بڕیاری ترامپی زۆر نرخەکەی بەرز بیتەوە، ڕۆژانە نرخەکەی بەرز دەبتەوە. لە چاو قدیم پێشتر تقریبان بە 12 وەرەقە بوو، ئێستا تقریبان بوویتە 13 وەرەقە و 20 دلار 120 دلار یاتە سێر لە چاو نرخەکە قدیم بخۆی. ئەوانەیە عەزیان بە ئایفۆن 16 وانەیە مۆبایلەکانی ئایفۆن لە ئێستاوە مۆبایلی ئایفۆن 16 دەکەنەوە نرخی ئایفۆن 17 دوو قیمەت بەرز بیتەوە. بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵابووریەکانم پێشکەشکردن زۆر سپاس کە بینەرمان بوون.